ئەی نیگارە بەسیە با دەرگەی وەفا بکرێتەوە تا بەکەی دڵ هەر لە زیندانی جەفا بکزێتەوە سەبری ئەیوبم لە کۆ بوو عمری نوحم چۆنە بێ 52 ڕۆژێکم ماوە ڕۆح کە چوو نایێتەوە گەر لە ڕووی ڕەحمەوا بێ یا بە عەزمی کوشتنم ئەی موسڵمانان ڕەجاکەن تو خوددا یار بێتەوە پەردەی ڕوو هەڵگرە جانا وەفای تۆ سەبری من وەک حەیای عاشقان قەترێکە با نەتشێتەوە دڵ لە قەیدی زوڵفەکەی هێندەی پەشێوی دیتووە تا نەفەس ماوە مەفەرموو جارێتر ناسێتەوە ڕۆژی هیجران تاریە یاخود شەوی بەختی منە یا لەسەر ڕووی زوڵفی شێواوێتی دێ و دەخولێتەوە سافی بەدمیهری زەمان و قسەی ڕۆژی وەفا لێم مەپرسە تو خوددا با زامی دڵ نەکولێتەوە دەستخۆش کاکتان سڵاو ئازیزان خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کە حەمیدبانەی پێتان شادەبینەوە باسی ئەمڕۆمان باسی شاعری گەورە سافیە میوانەکانی ئەمڕۆم مامۆستا تاڕق ساڵح نووسەر و مامۆستای زانکۆ لە بواری زمان و ئەدەبی کوردیدا بەخێر بێ مامۆستاشە لەگەڵ کاک تانگۆ ئازاد بە ئامێریکەمانچە بەخێر بێ مامۆستا گیان پێم خۆشە تیشکە بخەیتە سەر ژیانی سافی سەرەتا دەستخۆشتانە دەکەم سپاس بۆ بەرنامەکەتان بەڕاستی ئەوەی دەبینرێ ئێوە زۆر ماندوون لەناو دنیا ئەدەبیاتی کوردیدا جێپەنجەتان دیارە و بێگومانش بینەر و بیسەری تایبەتی خۆتان هەیە ئەوەی ڕاستی بێ سافی هیرانی یەکێکە لە شاعیرە پایەبەرز و دەست ڕەنگینەکانی نێودنیای ئەدەبیاتی کوردی ئەو شاعیرەمان لە بنەماڵەیەکی شێخ و شێخزادە بووینە ناوی مستەفای کوڕی عەبدوڵڵای ثانی عەلی مستەفا و عەبدوڵڵا شێخ سلێمان ئەوانە وەکو بنەماڵە هەر لە منتیقەی ناوچەی هیران لەدایک بوونەوە و هەر لەوێن دەریش نوێژراون و گۆڕەکەی و خانەقا و تەشیشیان هەر لەوێن دەرێ بووە بەڵام لە دیوانەکەیدا بەڕاستی سەرنجێک هەیە سەبارەت بە مێژووی لەدایک بوون و کۆچەکەی لە هەندێک لە سەرچاوەکان ئاماژە پێکراوە کە لە 1970 لەدایک بووە لە 1906 کۆچی دوایی کرد بێ بەڵام بە گوێرەی وێنەکەی ئەگەر سیر بکەین سافی هیرانی ئەم وێنەیە تەمەنی زۆر لەم بەروارە گەورەترە وەکو ئەوەی دەیبینن ینی ئەو تەمەنەی ئەوەی نیە 30 ساڵ ئەجاوە بە هەڵەی چاپە یان هەڵەی نووسەر بووە لە ژیانی زۆربەی شاعیران هەیە سافی هیرانی 69 ساڵ ژیاوە لە 69 ساڵی تەمەنی گەنجینەیەک لە دنیای شعر و ئەدەبیاتی بۆ بەجێ هێشتووە بەڵێ مامۆستا بێگومان سافی یەکێک بۆ لەو شاعیرانەی کە زۆر پەیوەست بۆ بە سروشتەوە ئەمە چ لە ڕۆژانی ژیانی خۆیان دەرکەوتەوە چ لە شعرەکانیشیە یعنی ئایا سەرنجەکانی تۆ دەربارەی سافی و شعر و سروشت چییە؟ زۆر جوانە ئەوەی تێبینیمان کردوێت لە ژیانی سافیدا سافی هیرانی بەهۆی ئەوەی هەر بەهۆی لە ناو سروشتی کوردستان و لە ناوچەیەکی دڵڕفێنی جوان لەدایک بووە ئەوە یەکلایانی تریشی شاعیر چونکە لە بنەماڵەیەکی ئاین پەروەر بووە ئەوانەی کە با بڵێن دەستی بۆ بردوێ و کاریگەری بەسەر شعرەکانی هەبووە لایەنی سروشت بووە زیاتر اینجا لایەنەکانی تریژە مامۆستا گیان زمانی شعری شاعر ڕەوانبێژێکی زۆر جوانی تێدایە حەزەکەم تیشکێکیش بخەیتە سەر ئەوە لە هونەری ڕەوانبێژی لە ناو دنیای ئەدەبیدا با بڵێن دەکرێت بڵێن کۆڵەگە یان بنەمای سەرەکی شعرە شاعرانی کلاسیزم و بەسافیشەوە کە دەکەوێتە خانەی کلاسیزمی لەبەر ئەوەی لەسەر بنەمای
کێشی عروزی ئیشی کردووە هونەرەکانی ڕەوانبێژی لە ناو شارەکانیدا ڕەنگی داوەتەوە شعری بۆ لایەنی جوانی باعیس هەیە بۆ دژیەک هەیە بۆ ڕەگەز دۆزی هەیە هەموو ئەوانە هوەری ڕەوانبێژین شعری هەیە وەکو نمونەی شعری تەنان بۆ ڕاستە ئەو کەسێکی شێخ و بەڵام شعری بۆ لایەنی مەینۆشیش هەیە لەبەرەوەی ئەوە یەکێک بۆ لە قالبەکانی شعر حتا بۆ لایەنی دڵداری شعریش بەسەر زۆربەی شعری شاعرانماندا زاڵە هەر لە ناڵی و سالم و پیرەمێرد و گۆران و هەرچی لە شاعرانی کوردێگیری ڕاستە هەموو مەلابوونە ئەو لە تەکێ و خانەقەکان خوێندیانە بەڵام مەسلەی دڵداری مەرجێکی دانەبراو بوو لە ناو شارەکاندا غەزەل ئەوە لە هەموو شارەکانیان دەڕێندا و لەوانەشە دڵداری ڕاستەقی نەبوو بن خۆشەویستیان هەیە لە زۆربەی سەرچاوەکان ئاماژەیان پێکراوە لە ناو شارەکانی دە و ناوی خۆشەویستەکانیان هاتووە مامۆستا شتێکی تر هەیە لە شعرەکانی سافیە وەکو نەغمە و مەی و بادە و ئاواز و ئەوی کە سەرنجمان ناوە گەلێک لە شعرەکانی سافی ئیرانی کراوە بە گۆرانی و گۆرانی بێژە بەتوانە و گەورەکانی کوردیش کردویانە بە گۆرانی یعنی وەکو مامۆستا عەلی مەدان و تایر تۆفیق و سێوە و ئەو مەزموون گەلێک گۆرانی بێژی تر ڕاستە ینی ئەمەش کاتە بەشێک لە لایەنە شعریەکەی سافی دیارە خۆی عاشقی گۆرانی و ئاواز بووە بەرەوەی وەڵامی پرسیارەکەمان بیتەوە حەزەکەم خەندەخان یەکێک لەو گۆرانیانەی کە بەڕاستی بەناوبانگە لای ئێمە و کە تەنانەت هونەرمەندانی فارسیش توانێتەوە کە گۆرانێکی مامۆستا عەلی بەردانە و شعری سافی ئیرانی و ئاشنایە بژوێی هەمومان زۆر سپاس. عشقت لظلم ثابت لك عارض قربا عشقت لظلم ثابت لك عارض قربا وقت ريشاها كلسر روي نجينا وقت ريشاها كلسر روي نجينا نازلي باریکەی خاسەکەوێ هەر ئێستێمات شندوێ لای خەمانی وەشەوێ بە شێخەکەی کانی هیوادارم گۆرانی بەڕاستی دەنگت خۆش و دەم خۆش مامۆستا ئەوەی کە وەکو ژیانی سافی باسەکرێت لە تەمەنی 30 ساڵیە بۆ کە باوکی کۆچی دوایی کردووە سافی لەو تەمەنە گەنجێتیایە کە ئەڵێن هەڕەتی گەنجێتێتی بۆتە جێنشینی باوکی دیارە بێگومان زۆر بەتوانە بۆ کەسێکی زۆر زیرەک بووە لێهاتوو بووە بۆیە بۆتە جێنشینی باوکی ئەمەش بەڵگەیەکی تر لەسەر ئەوەی کە سافی تەمەنێکی زۆر زیاتری هەبووە لەوەی کە باسەکرێت ئەمجا بەڵگەیەکی تریش کە شعری بە تورکی و بە عەرەبی و بە فارسیش نووسیوە بێگومان کەسێک زۆر زمانەکان بە ئیعجازەوە نەزانێت ناتوانێت زمانە شعر بنووسێت نازانم تێبینی بەڕێز سەرنج چییە دەربارەی ئەوەی کە
بێجگەل لە شعری کوردی شعری عەرەبی و تورکی و فارسیشی نووسیوە. ئەوەی ڕاستی بێکار حەمید مەسەلەی زمان لە نێو ئەدەبیاتی کوردیدا بەتایبەتی ئەدەبیاتی کلاسیزمی زمانی کوردی بە شێوەیەکی ئەسادە بەڵام عەرەبی و تورکی و فارسی مەرج بووە کە شاعیر بیانزانێت تا بتوانێت ببێتە شاعرێکی کلاسیک بتوانێت نەسی دقی پێ بنووسێ لەبەرەوەی ئەو شاعرانەی کە خوێندویانە لە حوجرە و فەقیهەکان تەچیاگان هەمویان سەرچاوەکانیان سەرچاوەی عەرەبی و فارسی بوو هەر لە بەرهەمەکانی ئەوانەی تەجویدی سعدی شیرازی و حافزی شیرازی و کەمالی و یان ئەوانەی کە بەبرێن مەسەلەی ئاینیەکان بووە هەمویان بە زمانی خۆ بە زمانی کوردی نەبوون تا دوای ئەوە نالی شۆڕشێکی پەرپارکرد بۆەوەی بە زمانی کوردی حەدای کردگوتی تاریخ کورد و عەرەب مەرسێ بە دەفتەر کردووە ناڵی خاوەنی سێمولکە ئەمڕۆ دیوانی هەیە کەس نەڵێ خۆ کوردی هات کوردی ویستی ببێتەوە بۆیە ئەوە مەرج بووە ینی بۆ هەموو ئەو شاعیرانە بۆ ڕۆشنبیرە ئەوەی ئەخر چێ بۆ زیاتر ڕۆشنبیر خوێندر ئەوانەی کە کار بەدەست بوون یانی ئەوانەی کە دەستیان ڕۆیشتووە توانیوێتە بخوێن خۆ منداڵی فەقیر و هەژار نەیتوانیوە لەو ئاستە بخوێنرێ ئەوە وەکوی لایەنێکی تر گەڕاوەتەوە سەر توانای کە خودی کەسەکەش بەڕاستی ئەوە لەبەر ئەوەی لە بنەماڵەیەکی بابرین ئاینی بووە و لە ناو چینی خوێندەوار و ڕۆشنبیریش بووە ئەوش کاریگەری هەبووە لۆخۆشی تێیدا هەبووە مثلەن ئەتو بابت بە هەر هەوو بیاگەر بەخۆت دانەبی ڕەنگە نەبی بەڵام ئەویش لۆخۆی تێدا هەبووە لە تەمەنی 4 ساڵی و ئەو دەستی بە نووسین کردو بەڵام لەگەر گەشەگردنی تەمەنی وردە زیاتر چۆتە ناو نووسین و لە 30 ساڵیش کە جێی نشینی بابی گرتووە مەجموعەک ڕۆشنبیر و گۆرانی بێژ و ئەوانەی هەر دەنگبێژی خۆی هەبووە لە دیاری لە لای دانیشتینە لە کۆڕ و مەجلیس و شارەکانی ئێوەیان کردوتە بە گۆرانی ئەگەر تەماشاکەی پانتایی زۆری شارەکانی شاری لیریکین سافی شەری شەهابە و سێوە و عەلی مەردان و تایر تۆفیق و حەسەن زیرەک و ئەوانە هەموو شارەکانی هەتا و جاهید دەجێتەوە لە 1970 جارێک هاتوونەتە 1970 نەگەوە هاتوونەتە لای سافی هیرانی شەوانە دانیشتون لە کۆڕ و مەجلیس دەمەتەقەی شعری بە گۆرانی گوتویانە ینی بۆ خۆیان ئەوانەی کە لە گەری بووینە دەنگبێژەکان شارەکانیان کردوتە بە گۆرانی گوتیان هەر نەریتێک وا بووە دیارە ئەو گەلێکشت بەجێماوە لە ناوچەی کۆیش بەتاکی ئەوە بە سەفەر چوونە لە شێوەی مەجلیس چوونە مەجلیسیان دانەوە لە شوێنی تر دانیشتون و شارەکانیان کراوە بە گۆرانی بەڵام هەموو شعرێکیش نایبێتە گۆرانی دیارە ئەو شاعیرەی کە شعری گۆرانی یان شعری لیریکی دەڵێ هەز ناسکترە لە شاعیرەکانی لە ڕووی وشە و زاراوە لە ڕووی یاریکردن بە چێش و شەبازی چکە هەموو شارێک مەرج نییە ببێتە گۆرانی بەڵێ ینی ئەتوانی بڵێ بە هەمان شێوەی ڕۆحێتی وەفاییش وەفایی بەتەئەکید و لە سەردەمیشان لێک نزیک بوون ناڵی لە 1800 تا 1850 ژیاوە بەڵام ئەوە دوایوی لەدایک بووە دوای هەموو ئەو شاریشی هەیە لەسەر شاری نالی دێرەبێت دێرە شارێکیوی و دێرە شارێکی خۆی وەرگرتووە یەک بە دوای یەک تێهەڵکێشی کردو و تەواوی کردووە ئەوە یەکێک بووە لەو خاستانەی کە کاریگەری شاعیرەکانی تری بەسەردا هەبووە من بۆیە ئەڵێ وەفایی چونکە ئەو ماوەیەک لە سابڵاغ خوێنوێتی لە لێران خوێنێتی لە ناوچەی مەگریان بۆیە ئەڵێم زیاتر کاریگەری وەفایی بەتەئەکید بۆ شێوەیە شعر بنووسێت شاعیرەکانی نەغمە ئامێز بن ئەوەت لەبیر نەچێت کاک حەمید هەموو ئەو شاعیرانە ئاشنایەتیان بە شاعیرەکانی دەوروبەری خۆی و سەردەمی خۆی پێش خۆیان خەوە ئەو کاریگەریشانە بۆ لەناو دیوانەکەشیدا ڕەنجی داوەتەوە توانیویانە مەسەلەن تێهەڵکێش بکەن هەتا سافی ئیرانی پێنجین و پێنج خشتەکیشی هەبووە چکە ئەو دووشتە لە جیاوازم پێنجین لە نێو ئەوەیەکی تو شاعیر شعرێکی خۆی دەکات تا پێنج خشتەکەی بەڵام پێنج خشتەکەی ئەوەیە دێ شعری شاعیرێکی تر تێهەڵکێشی شعری خۆتی دەکەی و پێنج خشتەشی لەو بوارەنەندە دەستێکی باڵای هەبووە بە جدی ئەوەی کە سەرنج و تێبینی دەکرێت لە شارەکانی سافیدا تەنها لەلایەنی باڵێن نەتەوایەتی یان نیشتیمانی هەندێک جێپەنجەی کەم دیارە دەنا لە لایەنەکانی تر هەموو ئەویش مەسەلەی نیشتیمانەکەوە دەگەڕێتەوە سەر خودی ئەو چکە لە بنەماڵەیەکی ئاینی بووە بەمانای ئەوە نییە باڵێن کە ئەو نیشتیمان پەورەنە بە پێچەوانەوە ئەویش کەسێکی نیشتیمان پەرە بەڵام ئەو سەردەمی ئەوان نیشتیمان ئەوەندە لەبەر هەڕەشە و گوڕەشە و ئەو شتانەدا نەبووە ینی شاعیر ئەوەندە نەبووە زمان حاڵی نەتەوە و بێگوزارش لە مەعاناتی نیشتیمان بکاو سەنگەر بگرێ
شعر زیاتر بۆ مەسلەی خۆشی ژیان و بۆ لایەنی باڵادەستی و خوێندەواری ئەو شتانە وترا. مامۆستاژیان کەسایەتی شاعر ئەگەرنەوە کەسێکی زۆر خاکی و بێپەروا بووە. ئەگەر تۆ سەرگوزیشتەیەک یا شتێک بزانی لەسەر ئەمە بۆمان بگێڕیتەوە. تاوەکەن ئەوەی ڕاستی بێ مەسلەی خاکی دەمەیە ئەوە لێکجا بکەن خاکێکی ئەو لەبەر ئەوەی کەسێکی ئاینی بووە بەڵێن لە ماڵەوەی شێخانی هێران بوونە خاکی ئەو پێی وا بووە لە خاک دروست بوو دەبێتەوە خاکیش تا ناوەکەشی کە سافیە لەتانیەوە کە لە خاک دروست بوو دەبێتەوە خاکیش بۆیە لە چەند سەرچاوەیەک تەلەوەی گویمکرانی ئاماژە بۆ دەکەن کە داوایان لێ کردووە وێنە بگرێ تێ من وێنە بۆچ بگرم تۆ دەتەوێت من لە مێژوو و باز بکرێم و بەشانە باڵت دەهربێت من کەسێکم لە خاک دروست کراوم دەبووە خاک ئیتر ئەو خاکیە دوو لایەن دەگرێتەوە هەم لایەنی ئەوەی خاکی وەکو خۆشەویستی نیشتیمان و مەفتەنی خۆت هەم لایەنی ئەوەش کە لایەنی دینی و بڕواوەوە لە بێرمان نەچێ شارەکانی سافی هیرانی پاندایەکی زۆری لە مەسلەی سۆفیگەری کە ناچێتە قالبی سۆفینزمی زیاتر لە خانەی ئەوەی ئەمە زەهدە و دەروێشیزمی نزیکە بۆ ئەوەی کە مناجات لەگەڵ خوای خۆی و ئاینەکەی خۆی دەکات. من شتێک هاتەوە یادم لە مێژووی ئەدەبی کوردی مامۆستا معروف خەزنەدار پرۆفیسۆر معروف خەزنەدار بەڕەحمەت بێ ئەڵێ ساڵی 1940 بۆچی دایی بۆ سافی هیران واتە تەمەنێکی زۆر ژیان 69 ساڵ ژیا ئەو کاتی من لەدایک بووم ئەو کۆچی دایک ینی 69 ساڵی ڕێک تەمەنی بووە بەڵام داخەکەی گرانم ئەدەبیاتی کوردی هەموو ئەو چێشانەیە هەیە هەر لە بابەت تاهیری هەمەدانی ڕابگرا مێژووی ئەوەیان ساغ نەبێتەوە هەمووی چەند ڕەیەک هەیە لەسەر لەدایک بوون و مردنیان بەڵام ئەوە نیم سەردەمەکەیە ساڵێک زیاتریان کەمتر ئەوە شێشەیە تۆ دروست ناکات ئیتر لە سەردەمە ژیاوە ئەگەر شاعر لەم دیمانەیەدا ئامادە بووە بۆ ئەمڕۆی کوردستان بەڕای ئێوە چی ئەوت؟ پەیامی من و پەیامی هەموو شاعران و خودی سافیش بقەناعەتی من داوای ئەوە بەس یەک ڕێزم چونکە دەتوانن بە یەک ڕێزی هەموو هەنگاوە سەختەکان و هەموو شاعران بگرە لە هەموو ژیانی خۆیان بڕۆ دیوانەکانی بخینەوە هەمووی داوای یەک ڕێزیان کردووە لە گەلی کورد چونکە پێیان وە مەرجی سەرکەوتنی گەلی کورد یەک ڕێزی بووە بۆیش ئێستاش ئێمە وەکو هەڵگرانی بڕواننامە و خوێنەرانی ئەو بوارە دەکرێت پەیامیوان بگەێنین کە داوا دەکەین هەموو گرتوبی بۆ ئەوەی بە ئامانجەکانی خۆ بدات بەس ئەمە ئەومان لەبیر نەچێ کوردستان حکمی زەمەنی مێژوویی لە بەردەستی داگیرگەر وە هەر لە 1970 بگرە لە مەسەلەی لایەنی شامی لە عەبدوڕەحیم ڕەحمی هەکاری ڕابگرە کە شانۆنامە یەکەم تێکستی شانۆنامەی نووسیوە نەیتوانیوە ڕاستەوخۆ و گزارش لە کوردستان بکە و وەکو ئەوەی کە سەردەمی شاخ ئەتوو دەتوێت لەژێر پەردەی ناوی تر ناوی خوازرا و هاتووە دیفاعی کردووە یعنی ئەوەی بۆشەیەکی بە کوردی نووسیوە ئەوە شۆڕژگێری بووە لەبەرەوەی نەبووە لە نەبوونەوە ئەتوو هاتووی وجودی ئەو شتە دروست کردووە جا ئەوجا وەرە پێدا وەرە لە سەردەمی بابەت تاهیری دوای وەرە سەرنالی و سالم و کوردی و گۆران و هەرچی ئەو شاعرانەی کە دەیانگری با بڵێن دەستێکیان نووسینی شعر بووە و دەستێکیان متربەکردنی زمانی کوردی بووە لۆ چووکە لەبەر دەمێ لە ناوچوون بووە هەر هەوڵیان داوە بیپارێزن تا باوڕ ئەگەر سەیری ڕێنووس بکەیت بە گۆڕان دەیان گۆڕان و مەرحەلەی بەسەر داهاتوە تا گەیشتووە ئەوڕۆ ڕێنووسەکان جیاواز بوون لە خۆناغەکان من کاتی خۆی لە نووسینەکانی خۆشم ئاماژەم پێیانی کردووە نووسینی سەردەمی با بڵێن هەفتاکان و هەشتاکانی پێش ئەو سەردەم لەگەر ئێستا ئەردو ئاسمانی فەرقە لەبەرچی لەبەرەوەیەت و کەلتورەکەت کەلتورێکی هاوبەش بووە لە تورک و فارس و عەرەب و دەوروبەرت ئیتر وە بۆ لەگەڵوان ژیاوی واتە ئەمانە وەکو شعر کاریگەریان بۆ سەر فەرهەنگ و زمانیش هەبووە بەتەئکید چونکە مەسەلەن لەوانەیە ئەو شێوە زمانی کە لە ناوچەی هیران قسەی پێکراوە بێگومان جیاوازە لە زمانی تەنانەت لەوانەیە لە هەولێر و لە کۆیش کە نزیکن بۆ شێوە زمانەکە جیاواز بێ و هەموو ناوچەیەک مفردات و مفرداتی خۆی هەیە و ئەمانە زیاتر چونەتە ناو فەرهەنگە و خزمەتی زمانە ئەوە دەگەڕێتەوە بۆ چی بۆ ئەو
زۆرە دەوڵەمەندی زمان ئەمە بە حکمی ئەوەی زمانی ستانداردمان نەبووە دەمەوێت دووش لێک جا بکەینەوە زمانی ستاندارد و زمانی ئەدەبی یەکگرتوو ئەمە وەکو کورد زمانی ئەدەبی یەکگرتومان هەیە لەبەرەوەی لە هەر شوێنێکی ئەم دنیاە کوردێک بە کوردی قسە بکە دەزانین ئەوە کووردە جا ئەوجا لە دەرەوەی کوردستان لە ناوی کوردستان کرمانجی بی سوورانی بە هەر شوێک لە شێ مهم دەزانین ئەوە کورکەواتە زمانی ئەدەبی یەکگرتو بەڵام ئەو زمانە ستانداردەیە کە هەمومان متفق بین لەسەری پێی بنووسین ئەوەمان نەبووە سەرباری ئەوەش لە هەجات و شێوەزاری زۆرمان هەبووە ئەوانش هۆکارێکی تر بوونە بەهۆی شاعران معانەتیان خودی تەمەنی شاعریش دیاری کراوە مەبەستم ئەوەیە کەوا تەمەن و ئەزمموی شاعریش کارەکاتە سەر نووسینەکانی لەگەڵ تەمەنا زیاتر وقارتر بێگومان بەڵام دەبێت ئەوە لەبێر نەچێ ئەو کەلتور و تراسی لە دەوری بووە چ بووە ینی لە بەخۆناغی 56 ساڵێک گۆڕانکاری زۆر گەورە ڕووی نەداوە هەر چوارچێوەیەکی محدود وە لەو چوارچەوەی ئیشی کردووە مەبەستم ینی ئەو نەسانێک کە ئەو ئیشی لەسەر کردووە ئەو سەرچاوانی کە لەسەر کردووە هەر سەرچاوە عەرەبی و تورکی و فارسیەکان بووە بۆیە نەیتانیوە زۆر بڵێن تێکست و سەرچاوی کوردی لە بەدەست بێ بەسمانێکی کوردی 100 پارە بنووسی زۆریش باش بە بەقەدەر قۆناغەکانی خۆیان هەمویان زۆر سپاس مامۆستاجان هەر وەکو چۆن باسی ئەومان کرد کە زۆربەی شعرەکانی کراوە بە گۆرانی حەزەکەیم هەر بە شعرێکی تری کە ئەوی زۆر بەناوبانگە لە ناو خەڵکا و زۆر بڵاوە کە مامۆستا تایر تۆفیق بگوتی بە گۆرانی ئەویش ئەیمەتەلێبی حەلیفە مطربي حريفان دسكن بنغم اخواني اي مطربي حريفان دسكن بنغم اخواني اوازي تو يا بودر ودفعك غماني اوازي تو يا ودفعك غمام بسمة شفا يا سادي بوملي دبر بتوني بسمة شفا يا سادي بوملي دبر بتوني أو دردي دل هتاكي شيما وعمري فاني أو دردي دل هتاكي شيما